حوشای کەنیسا بوو، کەنیسای مار گوەرگیس لە دیانە. منیش چوومەتە تەعزیە دانیشتوم، لە تەعزیەکە دانیشتوم و جا قەنەفەیان دانابوو، ئێمە دراوسەی یەکین، ئەمە لە یەک گەورە بووینە. ئەوان عادە تەعزیە ئێمە ئەوچنە تەعزیە ئەوانە، ئیتر لە خزم و کەسەکان بە خۆتان خۆش بن و ئیتر دانیشتون و ئەوەندەمان زانی بەردباران کراین، بەردباران کراین. کاکە بە کۆڵانی ئاهات نەخوارێ لا ئیلاها ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله، کەنیساندا بەبەرد، کەنیساندا بەبەرد. چرا ناو کەنیسە من بخۆ ناو کەنیسە دانیشتومە، تەعزیەکە دانیشتوم. ژێر لێ هەر ئەوەندە زانیان دەرگە کەنیساندا خزم بۆ هێنە ژوورێ، وەڵا پێش کەنیسە تێپەن ماشەڵڵا تزوی ناو کەنیسەکە سەر ژلاقمان نشکی، وەڵا تەعزیەکان تێک شوو، هەتا خەڵکە چۆی خوایە. ئەجا گوتمە ئەو کاتە شەماشە سەمعان لەوێ دەرابوو، چۆ قەشە تازە ماوە بوو کوژرا بوو. گوتم دەوەرە شەماشە تۆش ئێوەش ئێمە بەردباران کردن، مسلمانە ناو ئێوەی نەفەرمووە، گوێ دێ پێی ئەکەنی وتەنەوە بۆ چوان کرد؟ وەڵا باران نابارێ، باران چوونێژە بارانیان کردبوو، بەناو دیانە داهاتنەوە کەنیساندا بەبەردان. دوایە باران باری، باران باری جا عسقێل ئەبوو، عسقێل زەنگوولەکەی لێدا، عسقێل زەنگوولەی لێ ئەدا عسقێل. کاکە باران ئەوەندە باری کاکە خەریک و دیانە و بناو بکەوی. زانێ عسقێل چێگۆ؟ عسقێل گوتی وەڵڵاهی ئەو جارە بڕۆن مزگەوت بدەنە بەربەرە تا باران ڕابۆزدی. گوتی بێ مزگەوتەکە بدەنە بەربەرە تا باران ڕاوەستی. ئێوە کەنیسەتاندایە بەرد، کەنیسەتان بەرباران کرد، باران ئەوەندە هات، باران خەریکە دیانەوە بەلافاوە بە. گوتی زانی کوڕ ڕاوەستی؟ گوتمەنە. گوتی بۆنە کەنیسە مزگەوت بدەن بەربەرە تا ڕاوەستی. لەمە بەستم لێ چی تەماشاکە. ئەو فکرێکی نێبوو، بەردبارانەکەی نێبوو، دوای بوونی پارتیەکێتی بوو. ماما 92 93 و 4 و 5 جوانە بوو، زەمانی خۆ پشتە نەبووە. جا سەی لەوەیە ئەوە مەلایانەی کە لەگەڵیان بوون کەنیسان بەرباران کرد، ئێستا پارتینە، مەسئولی گەورەی ئەوقافی پارتینە. وەڵا ناویان بێنم، ناوتان پێتان عەنتیکەیە، مەسئولی گەورەی پارتی و ئەوقافن، ئەو مەلایانە کەنیسان ئەدا بەبەرد.